دوای زیاتر لە 10 ساڵ جارێکی دیکە دۆسەی ئەتۆمی تاران هەردوو وڵاتی ئێران و ئەمریکای هێنایەوە سەرمێزی دانووسانەکان. ئەمەش دوای ئەوەی لە ساڵی 2010 دۆناڵد ترامپ لە خولی یەکەمی سەرۆکاتیدا و بە شێوەیەکی تاکلایانانە لەو ڕێکەوتنەکشایەوە کە سەرۆکی پێشخۆی لە ساڵی 2015 لەگەڵ ئێران واژۆی کردبوو. هەروەها سیاسەتی ئەو پەڕی فشاری لەگەڵ پەیڕەو کرد و گەمارۆکانی سەرتارانی توندتر کردەوە. دانووسانەکانی ئەمجارە لە نێوان واشنگتن و تاراندا لە دۆخێکی هەستیاری ناوچەییدا بەڕێوە دەچن. ئەمەش وای کردووە دۆسەی جەنگەکان و بازرگانی و ئاسایش و دەسوەردان و چەندانی دیکە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەڵوێستەکانی هەردوو لایەن بکات. بە تایبەت کە وا دەردەکەوێت دۆناڵد ترامپ تاکو ئێستا لە بەڵێنی کۆتاییهێنان با جەنگی سەرغەزە و ئۆکرانیا سەرکەوتوو نەبوو بێت و پەرسی ئەتۆمی ئێرانیش هێشتا چەندین ئاستەنگی بۆ گەیشتن بەڕێکەوتن تێدایە. بە تایبەت کە دەسەڵاتدارانی تاران بەهۆی ئەو مێژوەی لەگەڵ ترامپ هەیەە ڕاتیان کردەوە دانووسانی ڕاستەوخۆی لەگەڵ ئەنجام بدەن و بابەتی دانووسانەکانیان تەنها لە دۆسەی ئەتۆمیدا سنووردار کرد. هەرچەندە ئەنجامدانی ڕێکەوتن لە چەند دانیشتێکی ناڕاستەوخۆدا سەختە، بەڵام پێشبینی دەکرێت هەریەکە لە تاران و واشنگتن لەم دانووسانانەیاندا لەسەر چوارچێوەیەکی گشتی بۆ ڕێکەوتنی ئەتۆمی ڕەزامەندی دەرببڕن تا لەم ڕێگەیەوە دانووسانەکان بە چڕی بەردەوامیان هەبێت و بتوانن با ڕێکەوتن بگەن. لەمبارەیەوە ڕۆژنامەی وۆڵ ستریت ژۆرناڵی ئەمریکی ئەنجامدانی ڕێکەوتنی نوێی بەبێ ئاشکراکردن و دیاریکردنی ڕوون و ئاشکرای ماددە و ژێرخانی ئەتۆمی ئێران با مەترسیدار ناوهێناوە و نووسیویەتی بەبێ ئەم بنەمایە ئێران مەحاڵە بە پێ ڕێکەوتنێکی سادە پابەندی سنووردارکردنی پیتاندنی یۆرانیۆم ببێت. هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دانووسانەکان ڕافایل گڕوسی بەڕێوەبەری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم سەردانی ئێرانی کردووە و داوای لا دەسەڵاتدارانی تاران کرد کە هاوکاریەکانی لەگەڵ ئاژانسەکە زیاتر بکات بۆەوەی کە بیسەلمێنن بەرنامە ئەتۆمیەکان بۆ ئاشتیە نەک جەنگ و بەدەستێنانی چەکی ئەتۆمی. ئارچی ئێرانیشە چەندین جار ئەوەی ڕاگەاندووە کە ئەوان نانەوێت ببن بە خاوەنی چەکی ئەتۆمی، هەرچەندە توانای ئەو کارەشیان هەیە و ئامادەن بەرامبەر هەڵگرتنی بەشێک لە سزاکان و ئازادکردنی پارە بلۆکراوەکانیان و ڕێگەدان با مامەڵەی بازرگانی و ئاستی پیتاندنی یۆرانیۆم بۆ ئەو ئاستەی و لە ڕێکەوتنی 2015 دیاری کرابوو دابەزێنن. بەڵام ئەم لێدوانانە مەترسیەکانی ئەمریکا و ڕۆژئاوای نەڕەواندوێتەوە و بەگومانەوە لە جموجۆڵەکانی ئێران دەڕوانن. بە تایبەت دوای ئەوەی کە تاران لە ساڵێک دوای کشانەوەی ئەمریکا و لە 2019ەوە ئاستی پیتاندینی یۆرانیۆمی هێدی بەرز کردەوە. ئێرانیش سەرەڕای ئەوەی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ چووەتە ناو دانووسانەکانەوە و لەسەر ئاستی ناوخۆی و دەرەکی چاوەڕوانی ڕێکەوتن دەکرێت. بەڵام دەسەڵاتدارانی ئێران بەهۆی بێمتمانەییان با دۆناڵد ترامپ بە تەواوی گەشتبین نین و داوای گەرانتی تەواوەتی بۆ جێبەجێکردنی هەر ڕێکەوتنێک دەکەن کە لە نێوانیاندا واژۆ بکرێت.